بەرەو کۆتایی کۆرسەکە دەبینەوە تەوان لەم گفتوگۆیی سوکراتە پرۆتاگۆراس سوکرات لە تەمەنی 40 ساڵیایەوە بزانم ینی لەو تەمەنانایە وە دیارە بەپی گفتوگۆکە زۆر کامڵ نییە ینی بیرکردنەوەکان تایە زۆر کامڵ نین و مەسەلەی دووسی دەکات لە سەرەتاوە تا ئێرە هاتووە ئەو بەرەو کۆتایی دەڕۆین مەسەلەکە یەکلا نابێتەوە ئەویشەوەی ئایا فەزیلەتەکان ئێمە فێریان دەبین ینی لە دەرەوە وەریان دەگرین فێر دەکرێن وەکو هەر شتێکی پیشەیی یاوەکو فێرکردنیان نییە شتێک نییە ئێمە دەرەوە فێرمان کات جۆرێکە لە زانین لە ناو ئینسان خۆیان هەڵدەخڵێت و ئەم زانینە زانینێکی نیش نییە زانینێک نییە کاتێک کە تۆ دەتەوێت تۆماریکەی شتێکەیە لەگەڵ یا تۆمار ناکرێ بۆ وانی تر ینی شتێک هەیە تایە ناگوازرێتەوە ینی تۆ تەنها دەتوانی فۆرمی ئەو کردەیە نیشان بدەیت بەس شتێکی تری تایە کە کردەکە لە ئەساسەوە ئەو شتە دەیکاتە کردەیەکی چاک ئەوە نایەتە ناو باسکردنەکەەوە ئەوە هەر لە ناو مرۆڤ دەمێنێتەوە ناگوازرێتەوە بۆ ئەوەی دوو کەس بکەونە پەیوەندی لەسەر ئەساسی چاکبوون یانی ئەوەی لە نێوانیانە دەکەوێتەوە چاک بێت ئەوەی کە نایەتە ناو کردەکەەوە دەبێت لە هەردووکیانە وجودی هەبێت ینی لەبەرەوە پەیوەندیەکە دەبێتە پەیوەندێکی میتافیزیکی ینی پەیوەندی ناوەکی دوو کەسەکەیە پەیوەندی ئەو شتانە نییە کە دێتە دەرەوە و لە ئەوەی کە زەمانی ئەو پەیوەندیە دەکات ئەوەیە کە نایەتە ناو کردەکەەوە لە عینی کاتیشا کردەکەش دەکات بە کردەیەکی چاک بەڵام بۆچی نایەتە ناوی خۆی دێتە ناو کردەکەەوە بەڵام ئێمە ناتوانین وەکو بابەتێک ئەوە لە ناو کردەکە ببینین لەبەرەوە جاری وایە کردەیەکە لە چاکەوە نەکراوە ئێمە لەگەڵ کردەیەکە لە چاکەوە کراوە لەبەرەوە لە دەرەنجامی کردەکەەوە سەیری دەکەین هەردووکیان بە چاک دەزانین لە کاتێکە ئەم دوانە یەکێکیان لەو بنەمای چاکەوە کراوە ویتریان لە بنەمای چاکەکەەوە نەکراوە لەبەر ئەوە بیرکردنەوەیەکی بابەتیانە لە مەوزوعی فەزیلەتەکان لە ڕاستیات شتانێکی ئەو تۆمان پێ ناڵێت لەبارەی بنەمای فەزیلەتەوە لەبارەی فەزیلەت خۆیەوە وەکو فۆرمێک وەکو دەرکەوتەیەک پێمان دەڵێ بەس لەبارەی بنەماکەوە زەحمەتە هیچمان پێ بڵێ و بنەماکە جۆرێکە لە ئەزمون کە مرۆڤ لە ناوەوە لەگەڵ خۆیان دەیکات ینی ئەزمونێکی ناوەکیە هەموو تاقیکردنەوەکانی لە ناوەوەن تۆ پێویستت بە دەرەوە نییە بۆ ئەوەی ئەو تاقیکردنەوانە ئەنجام بەیانی بۆ ئەوەی بزانیم کردەیەت کردەیەکی چاکەیانە تاوان ئەمە تەسەورێکی تر هەیە بە پێچەوانەوە پێی وایە فەزیلەتەکان فێر دەکرێن و بنەمایەکی دیاریکراویان هەیە و وەڕەبتی دەکا بە مۆزۆی حساب و مۆزۆی نێوانێت وەسەتیەت و ئەوەی کە تۆ لە هەر کردەوەیەکتا معتەدیل بیت یا مۆزۆی معتەدیل لەگەڵ عادل تێکەڵ کراوە تۆ عادلانە عادل بی لە شتێکە لەگەڵ ئەوەی کە معتەدیل بی یعنی معتەدیل بەمانای ئەوەی هاوسەنگ بیت هاوسەنگ بوون ینی عادل بوونە هاوسەنگ بوون عادل بوونە لەوەی کە مادیە یعنی خۆی لە ئەسڵان ئەوە پەیوەندی بەوە هەیە کە مادیە ئەوەی کە مادیە هاوسەنگ دەبێتەوە و هاوسەنگیش بە حساباتێک هاوسەنگی دروست دەبێت بە پێو حساباتە ئەو شتا هاوسەنگ دەبێتەوە ینی ئەم پەرگیری و ئەو پەرگیریتیانی ئەوەنی ئەم پەڕی بگریە ئەو پەڕی بگری تۆ ناوەندەکەی دەگری ئەمە تەمان ئەڕستۆ فەزیلەت ڕەب دەکات بە بنەمای ناوەند گیریەوە کە تۆ ناوەند گیربی ئەوەی کە پێی دەڵێن میانە ڕەو بیت بەس میانە ڕەوی کردەوەیەک ناکا بە کردەوەیەکی
چاک لە ڕاستیە جا لێرە سوکراتیش نامانگەێنن بەوەی کە باشە فەزیلەتەکان فێر دەکرێن یا فێر ناکرێن نەرێ سروشتی فەزیلەت چییە لەم گفتوگۆیان نامانگەێنێ بە نەتیجە بەعکسەوە تۆ کە لێرە بەرەبەرە بەرەو گفتوگۆکە کۆتایی گفتوگۆکە دەچین ڕێک نەتیجەیەکی پێچەوانە دەدا بەدەستەوە بۆچی؟ چونکە لێرە سوکرات پەنا دەباتە بەر بنەمای نێوانگیری بنەمای نێوانگیری چیە؟ یانی ئەوەیە کە دەڵێن نە زۆر تووڕە بە نە زۆر هێمن بە نە زۆر بخۆ نە کەم بخۆ نا ئاوا بە نە ئاوا بە لەو نێوانە نە زۆر ڕوود خۆش بێن نە زۆر ڕوود گرژ بێ کە سەر دەکەی بەسەر شاخەکاننا زۆر خێرا بڕۆ نەخاویش بڕۆ ئەمانە نێوانە ینی لەو نێوانە بمێنەرەوە لێرە سوکرات پەنا دەباتە بەر ئەوە تەبەن بۆ مەسەلەیەکی تر بەڵام کە لەگەڵ یا دەڕوا دەگاتە دەرئەنجامێک ئەویش ئەوەیە کە خۆی ناچار دەکات کە بڵێ فەزیلەتەکان جۆرێکن لە هونەر جۆرێکن لە حسابات و پێوانە ئەگەر حسابات و پێوانش بێ ئەو کاتە ئێمە دەتوانین فێریان ببین بەڵام لێرە ئەو حکم نادا ینی نایە ئەو وێنەی ساخ کاتەوە وەکو ڕێیەکی خۆی هەر بەکراوەی گفتوگۆکە دەمێنێتەوە تاوان گفتوگۆیەکی تری هەیە بە ناوی مینۆن من نەمخوێندۆتەوە مینۆنم نەخوێندۆتەوە نازانم چۆن لەگەڵ مۆزوعەکە دەڕوا لە پەراوێزی ئەم گفتوگۆیان نووسرا بوو ئەم بابەتە دواتر لە مینۆن ئاواز دەکرێت یعنی ئەگەر وابێ ئێمە بۆ کۆرسی دووەمی ئەم مەوزوعات دەبێ مینۆن وەرگرین بۆی بزانین لە مینۆنە حکایەتەکە چۆن تەواو دەبێت طبعا مینۆن تەسەور دەکەم لە یەکێک بێ لە محاوەرەکانی زمانی کامەڵبوونی سوکرات ینی متاخرە نەک ئەوەی هی گەنجی نییە فترەی گەنجی ینی لەوە دەچێت سوکرات ئەلێرا وەستا بێ لە بینی ئەوەی کە فەزیلەتەکان نازانێت ینی فێر دەکرێن ینی دەتوانین فێری خەڵکیان بکەین یا فێر ناکرێن ئەلەویا وەستاوە بەبێ ئەوەی حکم بدا لەسەرەوەی فێر دەکرێن یا فێر ناکرێن بەڵام کۆرسەکەی ئێمە ئەوەی کە من جەختم لەسەر کردوێتەوە لە سەرەتای کۆرسەکەەوە ئەوەیە کە فەزیلەتەکان فێر ناکرێن ینی من وا مەوزوعەکەم باس کردووە کە فەزیلەتەکان فێر ناکرێن و من لێرەوە کە ئاوا باسم کردووە تەبان من لەگەڵ خوێندنەوەی لە ڕاستیە لەگەڵەوەی کە دێم لێرە کۆرسەکە دەکەم ینی محاوەرەکەش دەخوێنمەوە نا پێشتر منە محاوەرەیەم نەخوێند بوویەوە تا بزانم نەتیجەکە بەرەو کوێ دەڕوە و خۆشم هەر پێم باشە ئاوا بکەم ینی لەگەڵ ئێوە بیخوێنمەوە پێکەوە بیخوێنینەوە بەس لە عینی کاتە کە من پێداگریم کردووە لەسەر ئەوەی فەزیلەت فێر ناکرێ حتمما ئارگۆمنتی خۆمەیە ینی بەڵگەی خۆمەیە بۆەوەی ئەوە ساخکەمەوە بەس دەستەکەم هێنانەوەی ئەو بەڵگانە و بۆ کوبلێ ڕۆشنکردنەوەی ئەو مەسەلەیە لەم گفتوگۆیە ینی بابەت نییە نابێتە بابەت ئەوە بەقوڵی و باگەر ویستان پێتان باش بوو و حەستانەوە کرد کە بابەتە درێژەی هەبێ بێتاقەت نەبوون ئەوە و کاتە گفتوگۆی مینۆن وەردەگرین و گفتوگۆ چڕەکە کە لەبارەی ئەوەیە فەزیلەت فێر دەکرێت یا فێر ناکرێت ئامە دەخێنە ناو گفتوگۆی مینۆنەوە و منیش لەوێ هەڵدەدەمەوە ئارگۆمنتانی کە هەمە لەبارەی ئەوە کە فەزیلەت فێر ناکرێت باشتر بیخەمە ڕوو چونکە ئەو کاتە محاوەرەکە دەبێت کۆمەکم کاتاوەکو منیش ئارگۆمنتەکانم بخەمە ڕوو نانی بەڵگەکانم بخەمە ڕووکە مەوزوعە ئاوایە جا لێرە سوکرات دەیەوێت ڕەبتێک دروستکە لێرە محاوەرەکە لەبارەی ئەوەیە ئایا پەیوەندی هەیە لە نێوان فەزیلەتەکانە یا پەیوەندینی ینی ئایا دەکرێت لە کەسێکە هەم ڕەزیلەت و هەم فەزیلەت کۆبێتەوە
یا وەکو کەسێک فەزیلەتێکی تیابوو ینی بە ضرورەت دەبێت لە لاکانی تریشەوە هەر فەزیلەتمەند بێت. فەرزەن ئەگەر کەسێک لە بواری عەدالەتە کەوتە شوێنێکەوە پێویستی بەوە بۆ عادل بێت، ئەو دەوروبەرە وای خواست کە ئەو عادل بێت، ینی عەدالەتەکە تایە دەرکەوێت، ئەوە لەوێ عادلە، بەڵام بۆ نمونە دەکەوێتە ناو جەنگێکەوە یا هەر شتێکی ترەوە پێویست دەکا ئازابێ، بەڵام لەوێ ترسۆن. ئایا ئەمە دەکرێت یا هەر دەبێت لەوێ بە زەرورەت دەبێت لەوێش ئازابێت؟ یعنی طبعا هەنەکەی گۆراسەوەیە مەوزوعی ئازایەتی وەردەگری، ئازایەتی تۆ زێشکالی تایە، دەڵێ کەسێک گەیە جاهلە نەزانە، ینی خاوەنی فەزیلەت نییە، لە فەزیلەتی زانین نیە، کەسەکە ستەمکارە ینی دادوەر نیە، فڵان نییە، ینی فەزیلەتەکانی چیتیانە کەچی ئازایەوە بە ئازایەتی ناوبانگی دەرکردووە و لەو کەسانەش ئازاتر دیارە کە وا ناسراون خاوەنی فەزیلەت نیە. لەبەرەوە ناکرێ فەزیلەتەکان پەیوەندیان بەیەکەوە بێ. ئەمە ینی گفتوگۆکە لەسەر ئەم مەوزوعەیە، لەسەر ئەوەیە یەک فەزیلەتەکان کەسێک لە شتێکە فەزیلەتمەند بوو، ئایا ئەگەر بواری شتەکانی تر دەرکەوت لەوێ شار فەزیلەتمەندە بە فەزیلەتەکە، یا وەکو نەخێر دەکرێت لە شوێنەکە فەزیلەتمەند بێت لە شوێنەکە فەزیلەتمەند نەبێت. یەکێکی تریانەوەیە کەسەکە لە شوێنەکە فەزیلەتمەندە، بەڵام دەکرێت خاصیەتی ڕەزیلەتمەندی تیابێ، ینی کۆمەڵی خاصیەتی خراپی تیابێ لە لایەکەوە خاصیەتێکی چاکی تیابێ، وەکو ئەو تەسەورە باوی کە ئێمە دەڵێ هەموو کەسێک چاکە و خراپەی تایە، یانی ئەبێ حسابی ئەوە بکەین کەسێک لە دیوێکەوە لە شتێکا چاک بوو ئیتر ئەوە بە چاکی بزانین، ئیتر چاو لەوە پۆشین کە لە شوێنێکی ترەوە خراپە. لە کاتێکە ئەم تەسەورە نسبیە بۆ چاکە و خراپە لەوەوە دروست دەبێت کە ئێمە بنەمای چاکە و خراپە بەچی دەزانین؟ بە بەرژەوەندی دەزانین. ئەم کەسە کە ئێمە پێی دەڵێن چاکە بۆ ئێمە نەک چاکە، ئەوەی کە دەیکا چاکە بۆ ئێمە نەک چاکە بۆ یەکێکی تریش. کاتێک ئاوا شتەکان نسبی دەبنەوە فعلەن دەکرێت کەسێک لە هەمان کەس هەم چاک دادوەر بێ و هەم لە لایەکی تریشەوە دز بێت. بەڵام ئەمەی کە دادوەرە ئێمە حسابمان بۆچی کردووە؟ بۆ ئەو کارەی کە کردوویەتی نەک بۆ خۆی، کارەکەی عەلە ئاساس دادوەرانەیە، و ئەمەش لەکوێوە ئێمە حسابمان بۆ کردووە؟ لەوێەوە کە لە بەرژەوەندی ئێمایە. لێرەوە شتەکان هەمووی لێڵ و تاریک دەبن و ئێمە ناتوانین شتەکان لێکتر جاکرێت. ئێستا سوکرات دەیەوێ ئەو شتە بدۆزێتەوە، ئەو زەرورەتە بدۆزێتەوە، ئەو بنەمایە بدۆزێتەوە کە وا دەکات کەسێک ئەگەر لە خاوەنی فەزیلەتێک بوو هەر دەبێ خاوەنی ویتیشان بێت. لەکوێوە ئەماین دەکات؟ لەوەوە ئەگەر هات و بنەمای ئەم فەزیلەتە فڵانەشت بووەوە بنەمای ئەوی تریشیان هەر فڵانەشتە. بۆ نمونە ئەگەر بنەمای دادوەری زانین بوو ئەوە بنەمای ئازایەتیش زانین. لێرە سوکرات ئەوەی کە دەرکەوتەی فەزیلەتە، ینی فەزیلەتێکە لە فەزیلەتەکان دەیەنە دەکاتە بنەمای فەزیلەتەکان، زانین خۆی فەزیلەتێکە لە فەزیلەتەکان. جا کاتێک دێت ئەم زانینە دەکات بە بنەما بۆ فەزیلەتەکان، لە عینی کاتا زانینەکەش دەبێت بەچی؟ دەبێت بە زانست، دەبێت بە هونەر نەک زانین. ینی لێرە دوو کێشە لەو بنەمایە هەیە کە سوکرات دەیەوێت مەوزوعەکەی پێساکاتەوە. ئەویش ئەوەیە ئەوەی کە ئەو دەیکات بە بنەما بۆ فەزیلەتەکان زانین نییە، هونەرە، زانستە، شتێکی پیشەیە، وە زانین نییە بە معنای زانین کە شتێکی پیشەیی نییە، ڕەبتێک بە وشاریەوە هەیە. ئەمەیان عەقڵێکی حسابی مرۆڤ ئیشی پێدەکا، ئەوەی ئەو عەقڵە حسابیە ئیشی پێدەکا دەکەوێتە ناو تواناکانەوە، ناکەوێتە ناو
بەهرەکانەوە لەبەرەوەی کەسێک لە حسابات تا زیرەکە ئەمە زیرەکە نەک عاقڵە یعنی ئینسان بەزانین عاقڵ دەبێت بەڵام بە مەوزوع حسابات و لێکدانەوە چونکە مەوزوع حسابات ئەمە ڕەتی بە قازانج و زەرەرەوە ئەوە لە دەتوانین پێ بڵێن لێزانە زیرەکە بەڵام عاقڵ نییە لە حیواناتی شاوەق لە حسابیە هەیە و ئەسان حسابات دەکات بۆ کۆمەڵە حسابات دەکات بۆەوەی بەو شکلە شتەکە بکەوێتەوە کە خۆی دەیەوێت عقلی حسابی نەگەر لە ناو حیواندا لە ناو حیوانیشا لە ناو ئامێریشا خۆیان ئەسەن ئامێر لەسەر ئەساسی عقلی حسابی دادەمەزرێت لەسەر حسابات دادەمەزرێت لەسەر قیاس دادەمەزرێت جا ئەم قیاس پیاوانەکاری دەکاتە بنەما بۆ هەموو فەزیلەتەکان بەڵام هەست دەکەم لێرە ئەو لە شوێنێکەوە تێکەوتووە دەیەوێت شتێکە ڕەدی بکاتەوە بەڵام لە ڕێگەی ڕەتکردنەوەی ئەوە دەکەوێتە ئەم شوێنە کە خۆشی لێی دەرناچێت بەڵام نازانم لە محاوەرەی مینۆنا چی دەکات تامان ئەرستۆ سوودێکی زۆری لەم محاوەرەیە وەرگرتووە یعنی سوکرات لە بەشەکەی ئەخیریا دێت شتێک دێنە دەیکاتە بنەمای فەزیلەتەکان کە عیبارەتە لە پێوانەکاری و ڕەبتی دەکات بە ئاعتیدالەوە و پێوانەکاری ئاعتیدالمان بۆ دروست دەکات لە شتەکانە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەرستۆ فەلسەفەی ئەخلاقەکەی دەبینین لە مەبحەسی فەزیلەتەکانە دێت دەیەوێت ئەوە ساخکاتەوە مەوزوعی ئاعتیدال بنەمای هەموو کردەوەیەکی ئەخلاقی هەموو کردەوەیەکی ئەخلاقی هەموو فەزیلەتەکانیشە یعنی عەدالەت بەبێ ئاعتیدال وجودی بەبێ ناوەندگیری میانەگیری ناوەند بگریدیانی دایمە ئازایەتی بەبێەوە وجودی نیە ڕازگۆیی بەبێەوە وجودی فڵانی بەبێەوە ئەمانە تامان سوکرە ئەوەی ئەرستۆش کە دەخوێنیتەوە ئەرستۆ خۆشی تووشی کێشە دەبێتەوە وانە خۆی تووشی کێشە دەبێتەوە بۆچی چونکە هەندێک بابەت هەیە لەبەرەوەی حسابینین نێوانیان نیە تۆ چی دەکەی ئەو کاتە یعنی ناکرێ بڵێ تۆ بە کەسێک نە زۆر ئازابە و نە زۆر ترسنۆک بە بۆ ئەوەی ئازابی نە زۆر ئازابە و نە زۆر ترسنۆک بە نە ئەوەندە ئەمە ناکرێ ناکرێ بۆ چاکە بڵێ نە زۆر چاک بە و نە زۆر خراپ بە چاک بوون ئەوەیە تۆ زۆر چاک نەبی و زۆریش خراپ نەبی یعنی نیوە خراپ و نیوە چاک بیت ئەمانە ناکرێ نێوانیان نییە کەسەکە یا چاکە یا خراپە ناکرێ بڵێن لەو نێوانە بوەستە بۆ ئەوەی تۆ چاک بی ئەو کاتە ئەگەر وابێ ئەو کەسەی کە تۆزێک چاکە و تۆزێک خراپە نە زۆر خراپە و نە زۆر چاکە ئەو کەسە چاکترە لەو کەسەی کە چاکە ئەمە لۆجیکی نیە یا لەبەرەوە ئەم کێشانە هەن ئەمانە هەست دەکەم لێرە لەم کۆرسا چارەسەر ناکرێن و هەوڵ دەدەین لە کۆرسی داهاتووە بە شوێنیان نازیاتر بڕۆن نەستە بابێنە سەر پەرەگرافەکە بزانین چی دەڵێ ئەڵێ پرۆتاگۆراس وەرە ئەم لایەنەی بیرکردنەوەی خۆتم بۆ ئاشکا بکە هەڵوێستت بەرامبەر زانین چی تەمانەوەی لێرە پێی دەڵێ زانی دوایی دەبێت بە زانست دەبێتە تەکنیک ئەڵێ ڕای تۆش وەک ڕای جەماوەرە یان ڕایەکی ترت هەیە خەڵکی بە گشتی ڕایان لەبارەی زانینەوە ئەوەیە زانین هیچ جێزێکی نییە و توانای ڕابەرایەتیکردن و بڕیاردانیشی نیە یعنی زانین یا زانست هیچ نییە هەر بەوەشەوە ناوەستێت و پێی وایە ینی جەماوە گەر کەسێک زانینیشی هەبوو ئەوە زۆربەی جار ئەوەی حکمی دەکات زانینەکە نیە بەڵکو شتانێکی ترن یعنی ئەگەر بێت و کەسە زاناش بێ بە شتەکان ئەوەی حکمی دەکات لە کار و کردەوەکانیانە کاریدا زانینەکەی نییە شتێکی ترە ئەو شتە چییە جارێک تووڕەیە و جارێک چێژە و جارێک ئازارە و جاری واشەیە خۆشەویستیە و زۆر جاریش ترسە و
بۆیە جەماوەر زانین بە کۆیلەیەک دەزانن کە کۆمەڵەکارایەک جارێک بەم لایدا دەبەن و جارێک بەو لایدا دەبن. تۆش لەبارەی زانینەوە هەمان ڕای ئەوانت هەیە یان وا دەبینی زانین شتێکی جوانە، توانایەوە هەیە ڕابەرایەتی مرۆڤ بکات و کاتێک مرۆڤ دەزانێت چ شتێک چاکە و چ شتێک خراپەوە هیچ هێزێک ناتوانێت دەسەڵاتی بەسەردا بگرێت و با ڕێگایەکی جیاواز لەو ڕێگایە ئاراستەی بکات کە زانینەکە دەیخوازێت. تۆ پێت وایە زانین بەسە بۆ ئەوەی فریای مرۆڤ بکەوێت؟ تەمەنم ئەمەی لێرە هەیە ئەم تەسەورە فعلەن تەسەورێکی عامە لەوانەیە لای خۆشمان هەستی پێ بکەیت. ئەو جۆرە لە زانین یا ئەو جۆرە لە لێزانینی ئەو شتە ئەوەی کە معلوماتە لە کەسێکەوە بۆمان دێ. فعلەن ئەم جۆرە لە زانین هیچ کاریگەریەکی لەسەر چی نییە؟ لەسەر ژیانمان نییە، لەسەر کار و کردەوەکانمان نییە. ئەوەی کار و کردەوەکانمان زیاتر دەبا بەڕێوە غەریزەکانن، چێژە، دەسەڵاتە، ترسە، ئەوانەیە کە هەیە. ئێستا بۆ نمونە پیاوە ئاینیەکان لەبارەی ئەوە قسە دەکەن کە سزایەکی زۆر قورس بۆ ئێوە دانراوە ئەگەر بێت و ئێوە لە بازاڕا قۆڵی خەڵک ببڕن. بەڵام کابرا ئەمە کە بۆی گوازراوەتەوە و دەیزانێ بە معنایە دەیزانێت کە پێی وتراوە سزایەکی سەخت بۆ دانراوە بە پێمە ناڕابەرەوە لەبەرەوە شتێکی تر پاڵی پێوە دەنێ، ئارەزوەکانێتی حەزەکانێتی، بۆیە لە ناو بازاڕەکە دێ قۆڵی من دەبرێت هەندە خەڵەتێ. بۆ نمونە دەڵێن ئەگەر درۆ بکەیت ئەو سزا سەختەر بۆ دانراوە، ئاوا لێ دەکرێت. بەڵام ئێمە لەژێر فشاری چێژ و حەز و ئارەزوەکانمانە ئێمە ئەوە دەکەین کە على ئاساس زانینەکە پێمان دەڵێن نابێ بیکەیت. لەبەرەوە مەوزوعی ئەتیقادات لە ژیانی کارێکیە هێزێکی ئەوتۆی نییە. هەر بۆیە جۆرێک لە ناچاری دروست دەبێت بۆ ئەوەی ئەتیقاداتێکی دیاری کراو خۆی لە دەستنا دێ خۆی ساز دەکاتەوە لەگەڵ چی؟ لەگەڵ هەوا و ئارەزووی ئەو خەڵکەکە. یعنی شەرعیەت دەدا بەو شتانەی کە هەوا و ئارەزووی ئەو کەسە دەوێت. بۆ نمونە پێی دەڵێ ئەگەر زۆرت بۆ هات درۆ بکەی قەیناکە، ئەوە سزاکە ناگرێتەوە. ئەگەر ئاوا بوو قۆڵی کەسێکت بڕی ئەوە مشکلە نییە، ئەوە ناگرێتەوە چونکە تۆ معاملە لەگەڵ کردو کەسەکە ڕازی بۆ بخەڵەت یێنی تۆ خەڵەتان دووتەوە هیچ کێشە نییە، یعنی ئەوە گوناحت نەکردووە. لێرەوە بەرەبەرە ئەوەی کە ئەتیقاداتە دەکەوێتە مەسلەحەتی ئەوە، ینی لە مەسلەحەتی ئەوە ڕاکانی خۆی دەستکاری دەکا کە حەز و ئارەزوەکانی ئەو کۆمەلگایە تەحدیدی دەکەن. بە پێی قسەکەی ئەمەی کە لێرا کراوە ئەوەی کە دنیا دەبا بەڕێوە لە ڕاستیا زانست نییە چییە؟ حەز و ئارەزوەکانی مرۆڤن. دەبەن ئەم تەسەورە هەر ئەوە نییە لە سەردەمی سوکراتە باس کرابێ و مناقەشەی کرابێ. فرۆید زۆر گرنگی بەم تەسەورە بێت. فرۆید بۆیە لە جاتی عەقڵ دەچێتە ناو سایکۆلۆجیا بۆ ئەوەی کێشەی لە کێشەی مرۆڤ بکۆڵێتەوە. ئەو دەچێتە و شوێنە کە ئەو کێشانی ئێمە هەمانە بە کێشە ئەتیقادیەکانیشەوە هەمویان لە ئەسڵا کێشەی سایکۆلۆژین و ڕەبتیان بە غەریزە و حەز و ئارەزوەکانی ئێمەوە هەیە. بۆیە ئەوەی حکمی مرۆڤ دەکا حەز و ئارەزوەکانیەتی و زانین نییە و عەقڵ نییە. لەبەر ئەوە بە پێم تەسەورە عامە زانین هیچ کاریگەریەکی لەسەر ڕاستوکەوتی مرۆڤ نییە و زانین بە کەڵکی ئەوە نایە ڕابەرایەتی مرۆڤکە. تامان لێرە پرۆتاگۆراس خۆی بەچی دەزانێت؟ بە کەسێک دەزانێت کە
خەریکی زانینە خەریکی زانستە و زانست بڵاو دەکاتەوە و خەڵک فێری زانست دەکاو ئەم نەتیجەیە بۆ پرۆتاگۆراس باش نییە نەتیجەیەکی دڵخۆشکەر نییە لەبەرەوە بە سوکرات دەڵێ بە پرۆتاگۆراس ئەمە ڕێی خەڵکە تۆ دێی لەگەڵما پێکەوە مناقەشەی ئەو خەڵکە بکەین لەسەر ئەوەی ئەگەر تۆش بڕوات وایە زانین تاکە فریاد ڕەسێکە بۆ مرۆڤ ئەگەر تۆش ڕێیت لەگەڵ ڕێی منایە وەرە با بین ئەو خەڵکە ئەو بۆچوونە غەڵەتەی بۆ چاکەینەوە وە تێگەیەنین ئەوەی فریاد ڕەسی مرۆڤە زانینە لە ئەساسەوە ئێمە غەڵەت لەوە تێگەیشتوین دەڵێین کەسەکان دەزانن ئەو شتە خراپە بەڵام هەردەیکەن بۆچی غەڵەت تێگەیشتون چونکە ئەو کەسە نازانێ ئەو شتە خراپە بۆیە دەیکات نەک دەیزانێت ئێوە ئەوەی کە ئێمە بەزانینمان زانیوە وا دەزانین ئەو خەڵکە ئەوە دەزانێت کە خراپە دەیکا هاین دەزانێت خراپە و هەردەیکا ئەمە وانە لەبەرەوە ئەوەی ئەو خەڵکە ئاراستە دەکا چێژەکانی نییە نەزانیەتی ئەوە جەهل لە مرۆڤ ئاراستە دەکا جەهل دژەکەی چییە؟ زانین یعنی دژی زانین ئەوە نەبوونی زانین جەهل چییە؟ جەهل نازانین یعنی نەبوونی زانین غیابی زانینە کە زانین نەبوو جەهل هەیە کەواتەوە بۆی نەبوونی زانینە جەهل حکم دەکات بەهینە ئەو کەسا نەبوونی زانین بەوەی نەبوونی زانینەوە ئەو کەسە ئاوایە نەک لەبەرەوەی چێژەکان حکمی دەکەن کەواتە مەوزوعەکە ئەوە نییە کە ئەو خەڵکە دەزانێت ئەو شتە خراپە و دەیکات مەوزوعەکە ئەوەیە لە ئەساسا نازانێت خراپە بۆیە دەیکات تۆ دێی دەمە لە خەڵکی بگەیەنی لەو جەماوەرە تاوان کارێکتەرێکی تر دێتە ناو گفتوگۆکەوە کە کارێکتەرێکی خەیاڵیە ئەویش ناوی جەماوەرە خەڵکە ڕایگشتیە ئەم ڕایگشتیە سکرات دەیەنێ بۆی پرۆتاگۆراز یانی نەکەوێتە بەرامبەری پرۆتاگۆراز پێکەوە لەگەڵ پرۆتاگۆراسا یەک بەرە دروستکەن لە بەرامبەر چیە لە بەرامبەر ئەو ڕێیە گشتیا کە پێی وایە زانستیش نییە ئەوەی کە ڕێبەرایەتی مرۆڤ دەکات چێژەکانیەتی نەک زانست ئەلێرەوەیە دەڵێ تۆش لەبەرای زانینەوە هەمان ڕێی ئەوانت هەیە یان وا دەبینی زانین شتێکی جوانە توانای ئەوەی هەیە ڕابەرایەتی مرۆڤ بکات و کاتێک مرۆڤ دەزانێت چ شتێک چاکە و چ شتێک خراپە ئەوە هیچ هێزێک ناتوانێت دەسەڵاتی بەسەردا بگرێت و بە ڕێگایەکی جیاواز لەو ڕێگایەدا ئاراستەی بکە کە زانینەکە دەیخوازێت تەبەن لێرە دواتر دەزانین کە مەبەستی زانین لە لای سوکرات ڕەبتە بە بەرژەوەندیەکان یانی چی؟ یانی ئەگەر کەسێک بزانێ ئەو کارەی دەیکا زەرەر دەکات یا ئازاری پێدەگات ئەوە چۆن دەبێ بیکات یانی بۆ نمونە تۆ دەزانی دەست لە ئاگر نزیکەیتەوە دەستوتێنێ و ئەمە خراپە کە زانی دەمە خراپە چۆن دەست بۆ ئاگر دەبێت لێرە مۆزوعەکە چۆتە کوێ مۆزوعەکە چۆتە ناو جۆرێک لە زانینەوە کە ئیلاقەی بەوە هەیە چی لە بەرژەوەندی منایە چی لە بەرژەوەندی منایە نییە چی ئازارم دەدا چی ئازارم نادا نەک چی حەقا چی دادوەرانەیە چونکە ئەمەی دادوەرانەیە و حەقە و ڕازگۆیانەیە و ڕەبتە بە فەزیلەتەکانەوە دەبێت پاک بوو بێتەوە لە بنەمای بەرژەوەندی اینجا ئەو کەسە دەتوانێت کەسێکی دادوەر بێ یا فلان بێ یا فیساد بێت بەڵام سوکرات لێرە بە پێی بنەمای بەرژەوەندی و پێی بنەمای قازانج و زیان تەحدیدی زانین دەکات کەواتە زانین لێرە عیبارەتە لە چی زانینی ئەوەی چی زەرەرم پێدەگەیەنێ و چی سوودم پێدەگەیەنێ ئەگەر کەسێ بزانێ فلانە شت دەکات زەرەری پێدەگات ئەوە نایکات ئەگەر بیکە یانی چییە؟ یعنی یا منداڵە یا شێتە کەواتە بە زەرورەت مرۆڤ
دەبێ ئەوە بکە کە ئازاری نادا ئەوە بکە کە قازانجی تیا دەکا ئەوە بکە لێرەوە مۆزۆی زانین دێنێ ڕەبت دەکا بە مۆزۆی بەرژەوەندیەوە لێرە خەلەلە کێشە گەورەکە دروست دەبێت یعنی لێرە ئیتر ئەگەر ئەم جۆرە لە زانین یا ئەم جۆرە کە زانست با بڵین بنەمای فەزیلەتەکان بێت ئەو کاتە فەزیلەتەکان ڕەبتیان بە چێوە هەیە ڕەبتیان بە سوود و قازانج و بەرژەوەندەکانمانەوە هەیە وە لێرەوە ئێمە کێشەکە فعلەن پەیدا دەبێ زانین دەبێ بە زانستی حسابی و پێوانەکاری مەوزوعی چاکە دەبێتە مەوزوعی قازانج و زەرەر و لێرەوە تەبەن لە ڕێگەی ئەمەوە کە سوکرات دەیکات لێکدژیەکە دیاری دەکات بەڵام لە عینی کاتە خۆی دەکەوێتە ناو لێکدژیەوە پرۆتاگۆراس سوکرات منی شەمان ئەوە لە زانستا دەبینم کە تۆ دەیبینی تەبەن لێرە زانست ئەگەر ئەوە بێ ئەویش پرۆتاگۆراس خەریکی ئەوە هەیە خۆی لامان کاتدا ئەوە شەرمەزاری ئەگەر خەڵکانێک بڵێن دانایی و زانین بەهێزترینی ئەو کارانە نین کە پەیوەندیان بە کاروباری مرۆیەوە هەیە باش سکرات تۆ باشت وت و ڕاست وت بەڵام تۆ دەزانی خەڵکی باوەڕیان بەوە نییە کە من و تۆ دێڵی یانی خەڵک بڕوایان وایە چێژەکان ئاراسیان دەکەن نەکزانین ئەوان پیان وایە زۆرینەی خەڵکی دەزانن باشترین شتەکان چین بەڵام لەگەڵ ئەوەشدا دەتوانن کاریان پێ بکەن لەگەڵ ئەوەشدا دەتوانن کاریان پێ بکەن کاریان پێ ناکەن یانی کار بەو زانینە ناکەن و ئەوەی چاکە نایکەن لە عینی کاتە کە دەزانن ئەوە چاکە دەچن شتە خراپەکە دەکەن پێ ناکەن و بە جۆرێکی تر دەژۆڵێنەوە ئەوان بەهۆی چێژ و خەفەت و هۆکارێک لە هۆکارانەی کە باسم کردن سەرکوت کراون کە لە کاتی کردنی شتێکدا دەسەڵاتی بەسەریاندا هەیە یانی لێرە تەرجەمەکە تەواو نییە یان جوملەکە پاش و پێشی تایە بڵێن جوملەکە ڕەکیکە ئەڵێ بەهۆی هێزی چێژ و هێزی خەفەت و هۆکارەکانی تر ئەوانەی کە سایکۆلۆژین تەبەن بۆهۆی فەقیریەوە بۆهۆی ئازارەوە بۆهۆی خەفەتەوە بەهۆی هەر شتێکی تری سایکۆلۆژی لەو جۆرەوە ئەمە وا دەکا ئەو یانی ئەو کەسە سەرکوت بکە وە دەسەڵاتی بەسەرا بگرێ و وای لێ بکە ئەوە بکە کە پێی وایە ئەم خەفەت و ئازار و چێژە لا دەبە نەک ئەوە بکە کە دەزانێ چاکە ئەمە وەکو چی وایە وەکو وایە کەسێک دێت بۆ نمونە مادەوەشبەرەکان بەکاردێنێ بۆەوەی ئاگای لە ئازارەکانی نەمێنی لێرە ئەو ئازارانەی سەیتەرەیان لەسەر کردووە لە کاتێکا ئەو دەزانێ ئەم مادە هۆشبەرانە چین خراپن بۆ تەندروستی یانی کەواتە ئەوەی کە ئێمە پاڵپێوە دەنێ ئەو کەسە پاڵپێوە دەنێ ئەوە بکات چییە لە کاتێکا دەزانێ خراپە خەم و خەفەت و ئازار و ئەو شتانەیە جان مەوزوعەکە لێرایە ئایا زانین لێرە ئەم کەسە دەزانێ ئەوەی کە دەیکا خراپە دەزانێ یا نازانێت تەمان بە پێینەکەی سوکرات بێ ئەو کەسەیە و مادۆش بەرە دەخوا بۆەوەی خەفەتەکەی نەمێنێ بەڵام لەلایەکی ترەوە زەرەر لە تەندروستیەکەی دەدا ئەم کەسە نازانێت کە زەرەر لە تەندروستی دەدا بۆیە دەیکات بەڵام بە پێی قسەکەی تر دەزانێ و لەگەڵەوەشا دەزانێ بەڵام شتە خراپەکە دەکات پرۆتاگۆراس سوکرات نەگەر لەم مەسەلەیەدا لە زۆر مەسەلەی تریشدا خەڵکی شتانێک دەڵێن کە ڕاست نین یان ئەوەی کە خەڵک دەیڵێ ڕاست نین دەیکەواتە با پێکەوە بدەین خەڵکی لەو بارەوە قەناعەت پێ بێنین و ئەو دۆخەیان نیشان بدەین کە تیایدا هەن واتە ئەوەی کە دەڵێن کەوتونەتە ژێر کاریگەری چێژ و ئەرس و کەوتیش بەوە ناکەن کە باشە و دەشزانن باشە لەوانەیە ئێمە پێیان بڵێن خەڵکین ئەمەیتر لێرەوە قسەکردنەکەی سوکرات لەگەڵ
خەڵکا دەست پێ دەکات ینی سوکرات بە ناوی خۆی و پرۆتاگۆراسەوە مناقەشە لەگەڵ کارێکتەرە خەیاڵیەکە دەکات کە خەڵکە و هێناوێتی حازری کردووە لەوێ گفتوگۆ ڕێیەکانی و خەڵکە تەرح دەکا و خۆ گفتوگۆی دەکەن ئەڵێ لەوانەیە ئێمە پێیان بڵێن خەڵکینە ئەوەی کە ئێوە دەیڵێن ڕاست نییە و ئێوە بەهڵەداچوون ئەڵێ ئەوانیش دەپرسن سوکرات و پرۆتاگۆراس گەر ئەمە کەوتنە ژێر کاریگەری چێژ نییە چییە؟ ئێوە چی لەو بارەیەوە بە ئێمە دەڵێن؟ ئایا دەتواننەوە ساختکەنەوە کاتێک ئەو خەڵکە کە شتانێک گەیە خراپە دەیکا و ئەگەر بە کاریگەری چێژ یا ئازار یا خەفەت یا شتێکی تری لەم بابەتانە لەژێر سەیتەرەی ئەمە ئەم کارە ناکا تۆ دەتوانی بۆم ڕوونکەیتەوە ئەی لەژێر سەیتەرەی چیا دەیکات؟ سوکرات دەڵێ پرۆتاگۆراس دەڵێ سوکرات چ پێویست دەکات پشکنی بۆ ڕای خەڵکی بکەین ببورن لە کاتێکدا ئەوان هەرچی دەڵێن ئاوا دەڵێن کە بۆیان دەلوێ یانی شتەکەیان چۆن بۆ ڕێکەوت هەر باڕەمەکی ئەوەی ڕێکەوتداوە چۆن هات بەدەمیانە ئاوا قسە دەکەن چه زەڕوو دەکا ئێمە بچین شوێنی قسەی خەڵک بکەوین و شیکەینەوە و بە شوێنی ئابڕۆین سوکرات من پێم وایە ئەم پشکنینە یارمەتیمان دەدا بۆ ئەوەی ئەو پەیوەندی نێوان ئازایەتی و چاکەکانی تر بدۆزینەوە گەر تۆ لەسەر ئەوە ماوی کە لەسەری ڕێککەوتین ئەوە من جڵەوی گفتوگۆکە دەگرمە دەست بەڕای من ئەمە باشترین ڕێگایە بۆ گەیشتن بە ڕۆشنکردنەوەی مەسەلە کەواتە هەر لێرەوە زەمینە خۆشێک دەکات بۆ ئەوەی بڵێ زانست هێزەیە کە هەموو هێزەکانی تر کە فەزیلەتەکانن ڕەبت دەکا بەیەکەوە یعنی هەموو ئەوان بنەماکەیان زانستە زانین تامان لێرەوە بەرەو ئەوە دەڕوە گەردڵیشت نییە گەر بەدڵیشت نییە ئەوە من واز لە گفتوگۆکە دەیانم و خواحافیزی لێ دەکەم پرۆتاگۆراس نەخێر ئەوەی دەیڵەی دوایە چۆن دەستت پێ کرد ئاواش کۆتایی پێبێنە سوکرات با بگەڕێنەوە بۆ پرسیارەکەمان لێرەی تر قسەی خەڵک دەکات ئەڵێ ئێوە لەبارەی سروشتی ئەو مەسەلەیەوە چی دەڵێن لە کاتێکدا ئێمە دەڵێن ئەمە کاریگەربوونە بە چێژەکان ئەمە خەڵکەکە دەڵێن برایان با مەسەلەکەتان بۆ ڕوون بکەینەوە یعنی من و پرۆتاگۆراس بۆتان بکەین ئەو شتەی ئێوە دەیڵێن هەر ئەوە نییە کە لە کۆمەڵە حاڵەتێکی وەک ئەم حاڵەتانەدا ڕوو دەدات یعنی ئەو شتەی ئێوە دەیڵێن هەر ئەمە نییە کە لە کۆمەڵە حاڵەتێکی وەک ئەم حاڵەتانە ڕوو دەدا بۆ نمونە ئەوە زۆر جار ڕوونادا کە ئێوە بکەونە ژێر کاریگەری خواردن و خواردنەوە یا کاریگەری خۆشەویستی و خۆشیان لێ ببینن لە کاتێکدا باش ئەوەش دەزانن کە ئەمانە شتانێکی خراپن و کەچی هەر دەشیان کەن تاوان لێرە مەبەستی لە خۆشەویستی مەوزۆی عاتفە و ئیرۆسە نەک فیلۆ ئیرۆس یعنی حەز و ئارەزوو حەز لێکردن دەکەونە ژێر کاریگەری حەز لێکردن لە ڕەگەزی بەرامبەر یعنی لێرە دەڵێ ئەو دڵداری خراپە دەڵێ خۆتان دەزانن خراپە و کەچی دەشیکەین ئەڵێ ئەوانیش بێگومان دەڵێن وایە من و تۆ دوای ئەمەلیان دەپرسین یعنی ئەم شتانە دەزانن ئێوە خراپە و ئەمانە ناڵێن کە دەزانن خراپە بۆتان و کەچی دەشیانکەن خواردنێک هەستەکەی خۆشە لەلات بەڵام دەزانی خراپە دەچی دەیخۆی یا فڵانە شت کە تۆ دەزانی دواتر خراپە و کەچی ئێستا تۆ بۆ چێژێک ئەمە دەکەیت مەبەستان ئەمانەیە دوایەوە دەڵێ دوای ئەمەلیان دەپرسی بە چ مانایەک دەڵێن ئەو شتانە خراپن ئایا بەهۆی ئەوەوە کە تەنها لە کاتی ئێستادا خۆشیتان پێدەنێن یا بەهۆی ئەوە کە لە داهاتوودا تووشی نەخۆشی و هەژاری و شتانێکی تری لەم شوێتان دەکەن گەل لە داهاتوودا نەتان گەیەنن بە شتانێکی ئاوا و تەنها ئەوەی لێیان دەکەوێتەوە خۆشی بێ ئایا هەر ئەو شتانە خراپن ئایا هەر ئەو شتانە خراپن گەرچی ئەو خۆشیەی کە دەیبەخشن بار ڕێگایە بێت لێرە یەکسەر مۆزوعێک دێتە پێشەوە ئەڵێ ئەوە کە دەڵێن ئەو شتانە خراپن بە شتانێک دەڵێن خراپن بۆ نمونە دەڵێن ئەو خواردنە خراپە بەڵام کەچی کەسەکە لەبەرەوە
چێژی لێ دەبینێ دەیخوا ئێوە بە چ معنایەت دەڵێن خراپە؟ ئایا بەو معنایەت دەڵێن خراپە یعنی بەهۆی ئەوەیە کە خۆشیەکە دەدات خراپە؟ یعنی لە ئێستادا خۆشیەکە دەدات و دواتر ناخۆشی دەدا تووشی ئازارت دەکات ئێستا چێژت پێدەدا و بەڵام دواتر ئازارت پێدەدا لەبەر ئەوە دەڵێن خراپە کە ئێستا چێژت پێدەدا یا لەبەر ئەوەیە کە دواتر ئازارت پێدەگەێن یعنی کامیانە حتمما لەوەوە ناڵێن خراپە کە ئێستا تووشی چێژیان دەکات لەوەوە دەڵێن خراپە کە دواتر تووشی ئازاریان دەکات یعنی لێرە جۆرێک لە لێکدژی هەیە لە ئەسڵی بابەتەکایە شتانێک هەیە هەم خۆشیمان پێ دەدەن و هەم ئازاریش بەڵام خۆشیەکەیان پێش دەکەوێت بەسەر ئازارەکەیانە ئێمە سەرەتا خۆشیان لێ دەبینین دواتر ئازارمان دەدەن ئێمە کە دەڵێن خراپە بەهۆی ئەوەوە ناڵێن خراپە کە خۆشیەکەمان پێ دەدەن بەهۆی ئەوەوە خراپن کە دواتر تووشی ئازارمان دەکەن یعنی ئێمە بۆ نمونە شتێک دەخۆین خۆشیمان پێ دەدات دەمان خاتە جەوێکی خۆشەوە ناڕەحەتیمان لەسەر هەڵدەگرێت ئازارمان نایڵێ بەڵام دوای ئەمەی کە ئەمە دەکات دواتر وێرانمان دەکات ئێمە لە حاڵەتی یەکەمە ئەگەر ئێمە چاکە لە لامان خۆشی بێت خۆشی و چاکە یەک بێت ئەوە کەواتە ئەم شتە لە سەرەتا چاکە بەڵام دواتر خراپ دەبێت باش ئێمە دەکرێ ئەم شتە لامان کاتا خراپ بێت و چاکیش بێت کابرا مادەیەکی هۆشبەر یا هەر شتێکی تر کوحولی کە بۆ نمونە دەڵێن خراپە بۆ تەندروستی ئەم کەسە لە خەفەت و بارگرانیەکی زۆرایە بۆ ئەوەی ئاگای لەوە نەمێنێ دێت ئەمە دەکات ئەگەر ئەمە دواتر وای لێ نەکا کە تەندروستی خراپکە دەتوانین پێی بڵێن ئەم شتە خراپە یعنی عیلەتی خراپیەکەی لەوە نییە کە دواتر دەبێت بە ئازار ئایا ئەگەر شتێک هەر خۆشی پێداین و ئازاری نەبوو ئەو شتە چاکە ئاین لێەوە چاکەکە خۆشیەکە دەدا طبعا ئەلێرە ڕێک مۆزوعی چاکە و چێژ کە لە لایەکی ترەوە جای دەکاتەوە هەر لە بەر لەمەوە بزانم گفتوگۆکەی پێشووی جیاکردنەوەی چاکە و چێژە یعنی ئەوەی بە چێژە مەرج نییە چاک بێت دەکرێت ئەوەش بە ئازارە مەرج نییە خراپ بێت دەکرێت شتێک بە ئازار بێ بەڵام چاک بێ دەمەنامە بە چ لۆجیکێک بەو لۆجیکە ئێستا ئازارت پێ دەگەینە بەڵام دوایی چاکت دەکاتەوە ئەی ئەوی ترکە ئێستا خۆشی دەداتێ بەر لە ڕواڵە تا چاکە ئەی چۆن خراپە چونکە ئێستا خۆشی دەداتێ بەڵام دواتر ئازارت پێ دەگەێنی یعنی کەواتە ئەمان شت ئێمە دەبێت بڵین هەم چاکیشەوە هەم خراپیشەوە یاری بە پێی چێژ و ئازار بێ بۆ نمونە فلانە شت کە ئێمە بەتامە بەڵام خراپە یا خۆشە بەڵام پێی دەڵێن خراپە لە ڕاستیات ئەم شتە چییە؟ هەم چاکیشەوە هەم خراپیشە دەکرێت شتێک هەم چاک بێت و هەم خراپ بێت یعنی لێرە ڕێک بە پێچەوانەی تەسەورەکەی پێشەوە سوکرات دێ مۆزوعی چێژ ڕەبت دەکا بە چاکەوە مۆزوعی قازان سوود لێرە ئاسانە چێژە نەک سوودیشە سوود ینی ڕەبتی بە مۆزوعی مانەوە و تەندروستی و ئەوانەوە هەیە بنەمایەکی تری سەرووی بنەمای چێژە کەچی ئەم دێنێ مۆزوعی چاکە ڕێک تەمایی پێ دەکات لەگەڵ چیا دەکاتەوە بە یەک لەگەڵ چیا لەگەڵ مۆزوعی چێژە ئەڵێ کەواتە ئەم شتە لەکوێوە چاکە لەکوێوە خراپە ئێمە لێوە پێی ناڵێن لێوە پێی دەڵێن خراپ کە سەرەتا کە خۆشیمان دەداتێ ئەی ئەگەر ئەم شتار خۆشی پێداین و ناخۆشی پێ نەداین لە کاتێکە ئەمە پێی دەڵێن خراپ ئەگەر ئاوا بۆ خۆشیەکەی پێداین ئێمە دەبێت پێی بڵێن چاک کەواتە ئەگەر ئەوەی کەوا دەکات پێی بڵێن خراپ ئەوەیە کە دوایی ئازار دروست دەکات دوایی
فەقیری دروست دەکات ئەمە کە تۆ ئێستا پێی دەڵێ خراپە ئێستا خراپ نییە بەڵام دواتر بۆی ئەوە کە نەتیجەکەی فەقیرمان دەخا ئەوە خراپە ئەڵێ پرۆتاگۆراس تۆ پێت وایە وەڵامەکەیان شتێکی تر دەبێت گەلەوەی کە بڵێن ئەو شتانەی لەوێەوە کە لە ئێستادا چێژیان لێ دەکەوێتەوە خراپ نین بەڵام لەوێەوە خراپن کە لە داهاتوودا نەخۆشیان لێ دەکەوێتەوە پرۆتاگۆراس منیش پێم وایە هەروە دەڵێن ینی خەڵکەکە هەروە دەڵێن ئێمە لەوێەوە ناڵێن ئەو شتانە خراپن کە ئێستا ئێمە سەرەتا کە مامەڵەیان لەگەڵ دەکەین خۆشیمان پێ دەدەن لەوێەوە دەڵێن خراپن کە دواتر تووشی ئازارمان دەکەن کەواتە مرۆڤەکان لەژێر کاریگەری چیە خۆشیە دەچن ئەو شتە خراپانە دەکەن ئەگەر وابێ خۆشی عیبارەت بێ لە چاکە کەواتە لەژێر کاریگەری چاکە ئەوە دەکەن کە خراپە بۆچی چونکە لەژێر کاریگەری چێژاوەیان کردووە دا لێرە جۆرێک لە بەکارێن یاریکردن بە زمان هەیە دواتر سوکرات باسی ئەو یاریکردنە بە زمان دەکا من ئەم پەرەگرافە ئەمەش دەخوێنمەوە دوایەوە دەوەستین وانە یەکەم کۆتایی پێدەین لەبەرەوەی نەخۆشیان لێ دەکەوێتەوە ئەوە ئازاریشان لێ دەکەوێتەوە مادام نەخۆشی ئازارهێنە لەبەرەوەی نەداریان لێ دەکەوێتەوە ئازاریشان لێ دەکەوێتەوە شتانی کە ئێمە سەرەتا خۆشن و بەڵام خراپن ئەمانەیان لێ دەکەوێتەوە ئەمانە شەمووی دەبنە ئازار پێم وایە لەمەشدا هاوڕا دەبن پرۆتاگۆراس دەڵێ وایە ئەڵێ سوکرات برایان وا دیارە بە پێی قسەی من و پرۆتاگۆراس ئەو شتانە لە ڕوانگەی ئەوە تەنها لێوەوە خراپن کە ئازاریان لێ دەکەوێتەوە لە چێژەکانی ترتان دەکەن ئەیوانە پرۆتاگۆراس ئەوانیش دەڵێن وایە